سڵاوتان لەبێت بەیانیتان باش بە هیوام کە هەمووتان لەش سڵاو و تەندروست و سەلامەت بن. ئەم بەیانیش بە ئەڵلقەیەکی دیکە لە ڕۆژبەشی کوردستان 24 لەگەڵتانی کۆمەڵێ بڕگە و بابەت ئامادە تەوەرێکی سەرەکیمان کە ئامادە کردو بۆتان تایبەتە بە بابەتێکی تەندروستیەوە و ئاشناتانەکەین بە پرۆژەیەک کە پرۆژەی دکتۆر ئۆنلاینە هەرچەندە ڕەنگە زۆر گوێتان لێ بوو بێت بەڵام لێرە ئەمڕۆ میوانێکی تایبەتمە بێت سەبارەت بەوە و بە پرۆژەکە قساکەین کە چۆن ئێوە بتوانن ئەو پرۆژەیە بەکاربێنن چونکە پرۆژێکی خزمەتگوزاری بۆ خزمەتیەوەی هاوڵاتی دانراوە. بۆیە زیاتر گفتوگۆ لەبارەی پرۆژەی دکتۆر ئۆنلاینەوەکەی جا لەگەڵم بن تا ئەوەی کە بڕگەکانی بەرنامەکەمان دەست پێکات کە سەرەتایەکەی بە کورتێک لە هەواڵەکانە بە کورتێک لە هەواڵەکان دەست پێکەم دواتر دەچینە ناو بڕگە و بابەتەکان تەوەرەکەتان پێشکەشەکەم کۆمەڵی بابەتی دیکەشمان بۆتان ئامادە کردووە کە هەر هەمووی پڕە لە سود و زانیاری بۆیەوە بۆ هیوایی کە ڕۆژێکی پڕ لە وزە لەگەڵ ئێمە دەست پێ بکەن ئەوە دەست پێ. بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرمە دەوامی فەرمانبەران لە کەرکووک کەم کرایەوە بە گوێرەی نووسراوێکی فەرمی بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرمە بڕیاردرا بە کەمکردنەوەی دەوامی فەرمانبەرانی بەڕێوەبەراتی و فەرمانگەکانی پارێزگای کەرکووک. بە گوێرەی بڕیارەکە لە ئەمڕۆوە تاوەکو 19 مانگ دەوامی فەرمانبەران لە کاتژمێر 8 بەیانی تا 1 دوای نیوەڕۆ دەبێت و بە پێی ئامارەکانی کەشناسی پلەی گەرمە لە ڕۆژ لە کەرکووک زیاترە لە 45 پلەی CDC کە زۆر گەرمە. ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەڕەتی دەکاتەوە هیچ هێزێکی هاوپەیمانان لە هەرێمی کوردستان کشابێتەوە. دەڵێ ئەو هەواڵانی کە باس لە کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان دەکەن تەنیا قسەی تۆڕە کۆمەڵایەتەکانن. جەبار یاوەر بۆ کوردستان 24 ڕایگەاند ئەمڕۆ هیچ هێزێکی یاخود ئەمریکا لەم ڕۆژانە هیچ هێزێکی شەڕکەری ئەو تۆی لە هەرێمی کوردستان نییە تاوەکو بە گوێرەی ڕێکەوتنی بەغدا واشنگتن بکشێتەوە. گوتیشیە و هێزانەی لێرە تەنیا بۆ پشتیوانی لۆجستی و مەشق و ڕاهێنان بە هێزەکانی پێشمەرگە. ئیسحاق عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق لە میانەی کۆبوونەوەی لەگەڵ کەمال ئەتروشی وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا ڕایگەاند بە گوێرەی دەستور ئامادەن تەواوی کێشە تەکنیکی و بربەستە داراییەکان لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان چارەسەر بکەن و لاپەڕێکی نوێ لەگەڵ هەرێمی کوردستان بکەنەوە. زۆرترین ژمارەی ڤاکسینی کۆرۆنا گەیشتە عێراق لە بەیاننامەیەکدا وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاندووە ئەو ژمارە ڤاکسینەی بەدەستیان گەیشت و زۆرترین ڕێژە بووە کە تا ئێستا لە ڕۆژێک تا پێیان گەیشت بێت وە لە سەرووی 2 ملیۆن ژەمە و لە هەردوو جۆری ڤایزەری ئەمریکی و سینۆفارمی چینی پێکاتووە. وەزارەتی تەندروستی عێراق ڕاشی گەیاندووە کە بڕەکە بەسەر تەواوی پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستانیشدا بەش دەکرێت. ئیبراهیمی ڕەیسی سەرۆکۆماری نوێی ئێران ڤاکسینی کۆرۆنای وەرگرت. ئیبراهیمی ڕەیسی دوای چەند ڕۆژێک لە دەست بەکاربوونی وەک سەرۆکی کۆماری ئێران ڤاکسینی دژە کۆرۆنای بەرهەمهێنراوی وڵاتەکەی وەرگرت و لە گوتەیەکدا ڕایگەاند پاراستنی خەڵک لە بەرامبەر ڤایرۆسی کۆرۆنا کاری لە پێشینەی کابینەکەیەتی و جەختیشی کردەوە تا هاتنی وەرزی زستان و سەرما هەموو هاوڵاتێکی ئێرانی دەبێت ڤاکسینی وەرگرت بێت یاخود ڤاکسینی پێ بدرێت. ئەمەش کورتێک بوو لە هەواڵەکان دەچین بینەری بڕگەکانی دیکە بین زانی چیامەت. با بەیانەکەتان شیرین کەم بە باسی میوەیەکی شیرین ترێ زۆر جۆری هەیە. دەزانین زۆربەی ئێمە هەندێکمان کاڵێم زۆر بەمان دواشاڵم هەندێکمان بەبستم ئەوە زۆربەکەمان ئەوەیە کە لەگەڵ هەر کەسێکە دانیشمەڵێ ترێ خۆشەکەی لەوەیە کە دەنکیتیانە بێ کاڵم هەندێکیشمان هەندێکیان لەبەر سوودە تەندروستەکانی دەنکی ترێ حەزیان لە ئەوەیە کە ترەیەک هەبێت کە دەنکیتیا بێ. بەڵام ئێستا من باسی ترەیەکی شیرینی کشمیشیتان بۆ ئەەکەم کە جۆرێکی نوێی ترەیە لە هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە جوتیاران گرنگی پێدەن. لە ساڵانی ڕابردوو ژمارەیەک جوتیاری دەشتی بتوێن هی باخی تری کشمیشیان داناوە ئێستا بەرهەمەکەی پێگەیشتووە.
ترێ کشمیشی وەگوتم شیرینە بێدەنکە زۆر بەتام و بەلەزەتە یەکێکە لە ترێ تایبەتەکان و جوتیاران کاری ڕنینەوەی ترێ بە هەرەوەزی دەکەن و ڕەوانەی بازاڕەکانی دەکەن بۆیە ئەم ترێش هەڵا بژێرێت بۆ کشمیش چونکە گۆشتنترە و ناوەکەی تۆیتیانە و ئەو کشمیشی کاکرێتە سەر برنج و لەگەڵ فاسۆلیا و مریشک و ئەو شتانە باکەکەەوە بیبینی. لە 12/2/2017ەوە ئەو ترێم لێداوە هەر هەمووشم یەک جۆر کردو لەو ترێی لە کشمیشە کشمیشە و جۆرەکەش جیاوازە مەسەلەن وەگو ئەو ترێ کشمیشەی قەدیمی خێرەشی وێ دیارە وەخت خۆی وەزاری زراعەت هیناوێتی و لێرەکانە بڵای کردەوە سنفەکەی زۆر باشە بۆ یەک ئەو ترێم کردووە چوو ترێ نابێت تێکەڵا بێ نابێت هیچ میوەک تێکەڵا بێ دەبێت وڵاتانی دنیا هەمووی قەتع هەر یەکی جۆرەك بێ مەسەلەن ترێ بە ترێ بێ هەرمێ بەتەنە بێ پرتەقاڵ بەتەنە بێ سێو بەتەنە بێ وەکو باغانە تێکەڵاو بێ چونکە هەریکی و جۆرە نەخۆشیشیە هەر دارە و جۆرە دەرمانێکشی هەیە کە بەتێ قەیسی بڕشێنی لەوانە زەڕبە لە مێوی بدا کە بەتێ مێوی بڕشێنی لەوانە زەرت بە قەیسی بگەێنێ ترێی کشمیشی شیرینە و بێدەنگیشە واتە لە مەدرسیشدا بۆ مەسەلەن میوانداری ترێکی جوانە زۆر ترێ هەیە ئێران ئێستا گۆڕیوتی دەنگی گەورەیە سپیە دنکی تێدانە بەڵام لە شوێنێکی مەدرساوی بە ئەوە ناڕۆ یعنی مەرغوب نییە ینی ئەوەی کە تەماشای دەکات میوان حەز دەکات ترێ سپی ئەگە دنگی شتیانە بێ بەس ئەوە ناگەر لەسەر مێزدانرا گۆڕانکارێکی هەیە ینی ئەوە زۆر حەزی بە ئاو بدێ چونکی لە هیچ شوێنێکی ترێ کشمیشی بە ئاو نییە مەسەلەن هەیە دڵناڕە بە 20 ڕۆژدارێکەوەدا یان بە هەر ئاوی نامێ ئەوە بە خۆی هەڵخەڵەتانەوە بە ترێکانی تر دەڵێ مەسەلەن بە تێڕەش دەڵێ بەس ئەوە ناوە هەموو 5 ڕۆژ بە ئاوی هەفتە 1 جار یان 5 ڕۆژ ئەو ساڵ کە ئاو کەمە هێندەک ورتر بوو زۆریشی لێیشی بووە لەبەرەوەی تێراونە بووە چونکە ئەوە دەبێت 1 ڕۆژ پێش دەکردنەوە بی ئاوی دەی بۆی گەشت دەبێتەوە جا ئەگەر ئاویشی زۆر لە دابڕا ئەو داچکەی کە هاتوو ئیشی بۆ ئاوی وەرناگرێت دوای هەرچەندی ئاویشی هەر هیچ ینی پەکی دەکرێت ترێی کشمیشی ئەگەر بەهارەکەی وەکو ئەو ساڵ بێ 10 ڕۆژ دێتە پێشێ ئەو ساڵ ینی نەباری زوو دارپەشکوت بەس بەڵام ئەگەر وەکو سروشتی خۆی بێ بەهارەکە لە 5/8 دەبلێکیەوە ئەگەر داری مێوەکەش تەنێک بێ بڵێن زۆر تاوی لێدا دەبێت زووتر پێڕاوی ئادەنا ئەگە بڵین چڕ بە دارەکەی داری کەپریمەوەکەی ئەو لە 5/8 شیرین دەبێ و پێدەگا ئەو پێشتر هەموو تێک دەگا بە هەرەوەزی کرێکاری دێنی 6 کرێکار 10 کرێکار پێی دەڵێ ئەو بارە بۆندی بارەکەم بۆ عازرکە یان تەنێک یان تەمرینی وەک یان مەسەن دانە ڕۆژەشی دێ بۆ کرێکاری ئەبۆ شوێی ئەمە هەمووش تەحویلی هەولێر دەکەین لێکردنەوەی شارەزای دەوێ مەسەلەن نابێ ڕایکێشی دێ بە مەقەسی ببڕی لیان لە تەری هاڵێ تۆزگەک دەبێ ئەوەی کەلی دەکاتەوە ئەحسابی سار بێ یعنی تەحمل لەگەڵ هەبێ لەو سندوقانە دەکەین و ئێوارانیش سواری سارێ دەکەن بۆ هەولێر و یان بۆ سلێمانی مەسەلەن یان بۆ ڕانیە بەپێی بازاڕی سەعباغەکەی لەکوێی ئیسفادە بکە بۆی دەنێرێ
بۆ هیوایی کە هەموو جوتیارانمان ئەوەندە بەرهەمێکی باشیان هەبێت ئەوەندە بەرهەمێکی چڕوپڕیان هەبێت کە هیچ پێویستێکمان بە بەرهەمی هاوردەکردن لە هیچ شوێنێکی دیکەوە نەبێت و خۆشمان گرنگی بدەین بەو بەرهەمانەی کە ناوخۆیین و بەرهەمە خۆماڵیەکان زیاتر و زیاتر بەکاربهێنین. باشە دەستەکەم بە تەوەری بەرنامەکەمان بێگومان ئەم تەوەرە وەگوتم تەوەرێکی گرنگە لەبەرەوەی کە هەر پرۆژەیەکی خزمەتگوزاری بزانین دەبێتە هۆی ئاسانترکردنی کارەکانی هاوڵاتیان ئەوە ئێمە لێرە لە بەرنامەکەمان دەیخینە ڕوو بۆی کە ئێوە ئاگادار بن و ئەو سیستەم و ڕۆتینەی یاخود کە لەناو ژیانە هەیە نەختێک بشکێت بە شێوازێکی تر کارەکان بکەن بە شێوازێکی تر کارەکانتان ڕایی بکەن کە ئاسانتر بێت بۆیە خزمەتگوزاریەکانی تەندروستی دکتۆر ئۆنلاین ئەمڕۆ تەوەری بەرنامەکەی ئێمەیە کە میوان لەگەڵ منیشە لە ستۆدیۆ دکتۆر ئەبی محەممەد عارف پزیشکی پسپۆر لە نەخۆشەکانی جمگە و ڕۆماتیزم و ئەندامی ئەنجومەنی ئەوروپا بۆ ڕۆماتیزمە بەخێرهاتی بەیانیت باش بەیانی باشتر ڕۆژێکی پڕ وزەت بۆ خوازم هەر خۆشوی سپاس بۆ ئێوەش بژی سپاس بێگومان ئێستا ئێمە باسی پسپۆراتەکەی جەنابەتمان کرد ئەگەر توانیمانەوە لەبارەی پسپۆراتەکەی خۆشت پرسیار دەکەم ئەگەر نە حەز ئەەکەم تەوەرێکی تایبەتت پێ بدەین لە بەرنامەکەمان بۆ جارێکی دیکە و هەڵێ ساڵ وعدن لێ بگرم سپاس زۆر سپاس دەکەم دکتۆرە بین با سەرەتا لەوە دەست پێ بکەین لە هەر بۆشاییەک دروستە بێ لە شوێنێک پێویستیەک دروستە بێت بیرۆکەیەک زادە ئەبێت بابزانین زادەی بیرۆکەی دکتۆر ئۆنلاین ئەم ئەپلیکیشنە چۆن بوو کەمێکیش باسی دکتۆر ئۆنلاین بکەین دواتر باسی ئەومان زۆر چاکە خۆی وەکو گوتت ینی کە بۆشاییەک دەبی بە تایبەتی ئەو بۆشاییمان هەست پێ کرد لە کەرتی تەندروستی لەگەل ئەو پەتا کۆڕۆنەی کە سەرتاسەری جیهانی گرتەوە و ئێمەش بێبەش نەبووین تێدا هەستمان کرد کە هاوڵاتی ئاستەنجی هەیە کە بگاتە خزمەتگوزاریە تەندروستیەکە بیرۆکەیەکە هاتە ئاراوە کە لە جیاتی ئەوەی هاوڵاتی بە دوای خزمەتگوزاریە تەندروستیەکان بینە خێر با خزمەتگوزاریە تەندروستیەکان بە دوای هاوڵاتی بی ئیتر ئەو پلتفۆرمە با بڵێن بیرۆکەی ئەو پلتفۆرمەی دکتۆر ئۆنلاین هاتە ئاراوە کە چەند خزمەتگوزاریەکی تەندروستی پێشکەش بە هاوڵاتی بکە بە ئاسانترین شێوە بە کواڵیتیەکی زۆر بەرز و هەروەها بە ڕەچاوکردنی ڕێکارە با بڵێن ئەوانەی کە لە وەزارەتی تەندروستیە ئەوانەی کە هەر لایەنێکی پەیوەندیدار ئەو ڕێکارانە دادنێ ڕێکارە یاساییەکان و هەروەها بە نرخێکی گونجاو بە ئاسانترین شێوە بگات بە هاوڵاتی زۆر باشە کاتە ئێوە ئەو ڕێچکەی و قسێتان شکان کە ئەڵێ کەی تەبیب بۆ لای دەردەداتەوە بەعکسەوە ئێوە ئەچنە لای ئەو کەسانی کە نەخۆشن زۆر دنیا لە گۆڕانکاریە تەکنەلۆژیاش ئێمە دەزانین ینی هەموو خزمەتگوزاریەکان بە تەکنەلۆژیە بە ئۆنلاین کراوە ئیتر ئەوەش گۆڕانکاری پێویستە کەرتی تەندروستیش نابی بێ بەشبی لەو گۆڕانکاریانە و لەو پێشکەوتنە زۆر باشە سنتەری خزمەتگوزاریەکانی چین خۆیان لە چی چڕ کردوەوە کامانن ئەو بەشانەی کە خزمەتگوزاری تێدا ئەکەن لە ئەپلیکیشنە خۆی ئێمە چەند خزمەتگوزاریەکە با بڵێن دەتوانین بڵێن ئەو دکتۆر ئۆنلاین وەکو پلتفۆرمێک وەکو ئەپلیکیشنێک خۆی پرۆژەیەکی پڕ خزمەتگوزاری تەندروستیە چەند بڕگەیەکی تێدایە ئەو بڕگانە ئێستا حاڵی حازر سێ بڕگەی سەرەکیمان هەیە سێ خزمەتگوزاری سەرەکیمان هەیە کە لەناو ئەو ئەپلیکیشنە هەر کەسێک ئەگەر ئەپلیکیشنەکە داونلۆدکە ئەو سێ خزمەتگوزاریە بەردەست دەبیلۆی یەکەمیان خزمەتگوزاری ڕاوێژکاری بە خۆڕایی واتە فری کۆنسڵتیشن بێ بەرامبەر دەتوانی ڕاوێژکاری لەگەڵ دکتۆرەکان بکە و ڕاوێژی خۆی وەرگری دووەمیان خزمەتگوزاری پزیشکی نێوماڵ کەواتە تیمێکی پزیشکی دەستە نێو ماڵ دەستە لای نەخۆشەکە یان دەستە شەرت نییە نەخۆش بیش لەوانەیە ئەو کەسە بیاوێت چێکەچی بکە خۆی تەندروستە بەڵام دەیەوێت چێکەچی بکە ئەو خزمەتگوزاریە بەردەست دەبی لەلای لە نێو ماڵ یان لە شوێنی کارەکە ئاساییە سێیەمیان بوکینگە واتە نۆرەی کلینیک حجز بکات ئەو خزمەتگوزاریانە حاڵی حاضر لە ناو ئەپلیکیشنەکە بەردەستە تەنها بوکینگەکە تۆزێک کاتی دەوێتن لەوانەیە هەفتەیەک دوو هەفتە تاکو کارا دەبی بەڵام دوو خزمەتگوزاریەکەی دی کە ڕاوێژکاری بە خۆڕایی و خزمەتگوزاری پزیشکی نێوماڵ هەردووچی کارایە و هەردووچی کاری پێ دەکرێت
و وەکو گوتم ینی بە ئاسانترین شێوە بە نرخێکی گونجاو و بابلین ڕایشکاریەکەش بە خۆڕایی زۆر باشە. جا دکتۆرە بین مادەم وایە ئێوە ئەم خزمەت گوزاریانتاندانەوە بۆی کە هاوڵاتێکی زۆر سوودمەند بێگومان ئەم خزمەت گوزاریە پێش هەموو شتێ بمێت بزانم کە لە ناو هەرێمی کوردستانە یاخود لە شوێنی دیکەش هەیە ئەگەر لە ناو هەرێمی کوردستانە هەر بە ناو هەرێمی کوردستانە بابەستکەم خۆتان نەزانن لە هەرێمی کوردستان کۆمەڵی خەڵکی جگە لە کورد ئەژیت یاخود لە زمانەکانی ترن لە کولتوری ترن هاتوونەتە ئێرە خەڵکی بیانین ئەم خزمەت گوزاری ئێوە بە زمانی دیکە یان تەنها بۆ کورد زمانەکانە بڵێ خۆی بە چەند زمانێک دانراوە سیستەمەکەی ئەو کەسێک کە داونلۆد دەکا ئەپلیکیشنەکە بەو زمانە هەڵدەبژێرێ کە دەتوانی قسەی پێ بکە و دەتوانی با بڵێن پەیوەندی پێ بکاتن با بڵێن زمانەکان ئینگلیزی و عەرەبی و کوردی و تەبگرە تورکیشی تێدایە دەتوانی ئەو کەسە بەکاری بینی خزمەت گوزاریەکە حاڵی حاضر لە کوردستانە لە هەرێمی کوردستانە و سنتەری پەیوەندی هەیە لە دوهۆک و سلەیمانی و هەولێر کە دەتوانن هاوڵاتی پەیوەندی بکەن و دەتوانن ئەپلیکیشنەکە کە داونلۆد بکەن و خزمەت گوزاریەکە پێیان بگا لە هەر سێ ئەو پارێزگایانەی کە باسم کرد لە هەرێمی کوردستان بەڵام لە ئایندە بیرۆکە هەیە کەوا با بڵێن زیاتر بڵاو بیتەوە و زیاتر پرۆژەکە گشتی بیتن بۆ سەرتاسەری عێراق زۆر باشە ئێستا بۆ نمونە خانمێک بەرنامەکەی ئێمە بینێت تەمەنێکی زۆری هەیە 6 بۆ 65 ساڵ ئیتر لەو تەمەنێ بەڵام ئەزانێت خانەوادەکەی منداڵەکانی نەوەکانی ئەپلیکیشنێکی بۆ دانن فێریەکەن فڵان شت بکە بەڵام بۆ نووسین بۆی زەحمەتە بە تەنیاش ئەژیت باش ئێمە ئەو حاڵەتانە ئەگرینە بەرچاو چۆن بتوانن ئێوە پەیوەندی بکەن ئەوێت پێتان بڵێت بە نووسین بۆی زەحمەتە لەناو ئەپەکە بە شێوەیەک هەیە کە بە شێوەیەکی ئاسان زوو دەستی بگات بە ئەو پزیشکا بە شێوەی ڤۆیس بێت یاخود گرنگ بەلای منەوەیە چەندێک ئاسانکاری بۆ ئەو کەسان بڵێراوە خۆی ئەمە ئەپلیکیشنەکە هەر یوزەر فرندلیە واتە هاوڕێی ئەو کەسەیە کە بەکاری دەینی هەروەکو مەسنجەر هەروەکو ڤایبەر و وەتسئەپ و ئەوانە کە زۆر بە ئاسانی بەکاردێت هەمەوە تەمەنە نەزان بەکاری بێنەوەکانی و هەروەها ئەو کەسێک کە ناتوانی بنووسی دەتوانی ڤۆیس دەتوانی نامەیەکی دەنجی بنێری و هەروەها دکتۆرەکەش دەتوانی بە نامەی دەنجی وەڵامی بداتەوە وا باشترێکە بەڕای ئێوە کە بە ڤۆیس و بە نامەی دەنگی بێت چونکە عادەتەن لە نووسینە زۆرجار ناتوانانی هەموو هەستەکان بڵێیت هەموو قسەکان بکەیت ئێوە لێرەوە خەڵک حەز ناکەن ئاگادارکەنەوە زیاتر بە نامە دەنگی لەگەڵ خۆی ینی زۆر جار دەبینی بە نووسین دەنووسی کە وازح نەبوو پرسیارەکەی یان ئەوە ئێمە داوای لێ دەکەین بە دەنگ لۆمان بنێریانەوە تا دەتوانێتە ڕسمیش بنێریتە زۆر باش خۆی ئەوە لە بڕگەی بابلین خزمەت گوزاری ڕاوێژی بە خۆڕایی زیاتر ڕاوێژیە زیاتر ڕێنماییە یان زۆر جار هەیە ئەو ڕێنماییانە پێویست ناکە ئەو کەسە بچیتە سڕی نۆرینگە بگریانەوە تا بستە نۆرینگە لەو حاڵەتە جەنجالیش دروست دەبی لە نۆرینگەکە پرسیارێکە یان ئەوە تا من ئەو نەخۆشیەم هەیە چ خواردنەکلۆ من باشە یان ئەوە تا ئایا من ئەو نەخۆشیەمەیە ڤاکسین لێدەم یان لێ نەدەم زۆر پرسیار هەیە پێویست ناکە بەرەو کلینیک بڕواتن و تووشی ئەوەی بیتن قەڵەباڵغی و بەرکەوتن و ئەو شتانە دەتوانی بە ڕێگای ڕاوێژیەکە بە دوو دێر یانەوە تا بە ڤۆیسێک ئەو پرسیارەی لەلا هەیە وەڵام بدرێتەوە چەند پسپۆر لە ئەم ئەپە بەشدارن کاتوانە خزمەت تاکو ئێستا بە خۆشحاڵیەوە 1000 دکتۆری پسپۆرمان هەیە کە لە با بڵێن لە خێزانی دکتۆر ئۆنلاین ئەندامن بەڵام من گومانم نییە کە لە ئایندەی نێزیک ئەو ژمارەیە بەڵکو زۆر زیاتریش دەبیتن زۆر باش شتێکی دیکە هەیە ئێستا ئەوەی کە بێوێ پەیوەندی بکات ڕەنگە دوودڵیەکی بۆ دروست بێت آخر چۆنە بێت من جاری وایە تا دکتۆر نمبینێ خۆی پشکنینم بۆ نەکات دڵم ئیسراحەت ناکە ئێوە بەم شکڵە متمانە ئەدەن بە ئەو کەسانی کە بەشدارە بن لەگەڵتانە ئەمەوێت باسی شتێکی تر بکەم کەوایان لە 100% دڵنیاییتە فارمسی بەڕووی دەرمان و چارەسەرەکان کە ئێوە تەنانەت گەیاندنی دەرمان و چارەسەرەکانیشتان هەیە بە مەرجە کەسەکە خۆی ئەو شتێککە ئەوێت بۆ نمونە فلان دەرمان مەوێت بە فلان شەریکە ئێوە بۆی ئەگەێنن یا ئێوە پێشنیاری پێکەن ئەم شتە بۆت باشە بۆ تەنێری وایە خۆی دوو خزمەت گوزاریمان هەیە تاکو ئێستا کارا نەکرایە بەڵام لە ئایندێکی نێزیک کارا دەکرێت یەکیان ئەوەی کە جەنابەت باست کرد فارمەسی ئۆنلاین
واتە گەیاندنی دەرمان ئەوەیان دەمانەوێت بە ڕێکار و یاسا و بە وەکو دەڵێتن بە چاودێری بیتن ئەمە ناتوانین هەر کەس و داوای دەرمانێک کرد و بۆی بنێرین دەبی یاسای لۆدانین بە پێی ئەو ڕێکارانەی کە وەزارەتی تەندروستی دایناوە تاکو ئەوەی ئەمە بتوانین بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی کۆنتترۆل کراو ئەمە ئەو خزمەت گوزاریە پێشکەش بکەین بێ زیان بیتن لۆ ئەو کەسە ئەوە یەک دووەم خزمەت گوزاری کە ئەویش لە ئایندەیەکی نێزیک دێتە کاراوە و لە ناو ئەپلیکیشنەکە بە دیار دەکەوی ئەویش تەلیمدسنە تەلیمدسن خۆی خزمەت گوزاریەکی زۆر پێشکەوتووە بۆ پێشکەشکردنی وەکو ئەوەی کە نەخۆشەکە بستە لای دکتۆرەکە لە کلینیک وەکو ئەوەیە بەڵام یان ئەوە تا بە کۆڵ بە تەلەفۆنکردنی بەدەنگ یانەوە تا بە ڤیددیو کۆڵ واتە بە ڤیددیۆش دەتوانی لەگەل ئەو دکتۆرە مەوعید وەرگری زۆر باشە پێش من کەوتی چونکە من هەویستمەوە پرسیارە بکەم بڵێن تا چەندێ بە ڤیددیو کۆڵ هەستەکەن ئاسانکاریتان بۆ بکرێت ئەگەر ڤیددیو کۆڵ هەبێت لە ناو ئەپەکەیە بێگومان ئێمە فەرقی تەلیمدسن لەگەل ڕاوێژکاری بە خۆڕایی ئەوەیە ڕاوێژکاری بە خۆڕایی تەنها ڕێنماییە ناتوانین ئێمە دەرمان بنووسین ناتوانین نەخۆشیەکە چارەسەر بکەین بە تەواوەتی تەنها بە ڕاوێژکاری بە خۆڕایی دەبێ ئەمە وەکو پشکنینی کلینیکی هەبیتن تەلیمدسن ئاسانکاری دەکا زۆر جار هەیە مە نەخۆشەکە دیتیتمان لە کلینیک فەحسی سەریریمان لۆ کردیە گریمان خۆم پسپۆڕیەکەم ڕۆماتیزمی هەیە دەرمان لۆ نووسراوە بەڵام ئەو نەخۆشیە درێژخانە بەردەوام با بڵێن پێداچوونی دەوێتن دەتوانین بە ڤیددیو کۆڵەکە پێشانمان بدە ئایا مەسەلەن جونگەکانی کە ئەستور بووە ئێستا کووە کوونیە وەزعەکەی کووە دەتوانین بە ڤیددیو کۆڵ ئەو شتانە ئەمە بە چاو ببینین ئەگەر هاتوو هەر گۆڕانکاریەک هەبیتن ئاسانکاریەکە ئەوەیە وەکو دەڵێ بە مباشر بە دایرەکت فیس تو فیس ئەمە لەگە نەخۆشەکە با بڵێن گفتوگۆ دەکەین و کۆنتاکتمان دەبیتن زیاتر لە نەخۆشەکە تێدەگەین ئەو کاتەمە زیاتر دەتوانین با بڵێن سوود بە نەخۆشەکە بگەینی زۆر باشە دکتۆر بینیسا ئەم قسانەی ئەخیری تۆ وای کرد کە من دوو ئەنگڵم بۆ دروست بێت لە دوو پرسیاری جیاواز یەکێکیان کە باسیەوەت کرد بۆ نمونە پسپۆڕایەتێکی خۆت وەکو ڕۆماتیزمت هەیە ڕۆماتیزم کە پسپۆڕایەتی بەڕێستا یەکێک شوێنێکی شکاوی بۆ دروستە بێت پەیوەندیتان پێوە ئەکات ئێوە چون سەردانی ئەەکەن تا چەندێ ئەتوانن خزمەت گوزارەکانتان بەرن بۆ شوێن بۆ نمونە ئەشعاگرتن تر پێویستەکات بێتە دەرەوەی ماڵ بزانم ئێوە هیچ ئامێرێکتان هەیە کە هەڵگرتن و دانانی ئاسان بێت و جگە لەوەش پرسیارەکەی دیکە ئەوەیە کە تا چەندێک بۆ چارەسەرە دەرونیەکان کە بۆ نمونە چارەسەری دەرونی کە نابا بڵێن ئەوانەی کە سروشتی چارەسەری سروشتی دواتر دەمەسەر چارەسەر دەرونی چارەسەر سروشتەکان پێویستی پێ ئیستمراریەت هەیە تا چەندێک لەگەڵیا بەردەوامە بن تەمارینی پێ ئەەکەن لە ڕێی ئەو ئەپلیکیشن زۆر سپاس بە هەردوو پرسیارەکانت ئەوە هەردووچی لە بڕگەی با بڵێن خزمەتگوزاری پزیشکی نێوماڵە ئەو بڕگەیە چەند خاڵەکە یان چەند لقەکە یەکەمیان پزیشکی پسپۆر دەتوانی بچیتە لای ئەو نەخۆشە لە ماڵەوە یان لە شوێنی کار و با بڵێن هەڵسەنگاندن بکات و باری ئەو نەخۆشە و بڕیار بدە ئایا پشکنینی تاقیگەیی پێویستە ئایا ئەشیعەی پێویستە ئایا هیچ شتێکی کەی پێویستە بەنسبەت پشکنینی تاقیگەیی ئەو کارمەندە تەندروستیە کە لەگە پسپۆرەکە لە تیمەکە دەچی بۆ لای نەخۆشەکە دەتوانی نمونەی خوێن لێی وەرگری هەر لە هەمان کات و سات و بینێری بۆ تاقیگە ئەو تاقیگەیانە کە باوەڕ پێکراون دەتوانین هەمان شێوە پشکنینەکان بکرێتن پشکنینی تاقیگەیی و ئەنجامەکان بە هەمان شێوە بە ئۆنلاینەوە هەم بە دکتۆرەکەی بگەینن و هەم بە نەخۆشەکە بگەینن سێیەم بڕگە ئەشیعەوەکو باست کرد بەڵێ دەتوانین ئامێری پۆرتەبڵی ئەشیعە هەیە لە هەمان کات ئەشیعەکە دەگیرێ و فیلمەکە دەدرێتەوە بە نەخۆشەکە و هەروەها دکتۆرەکە دەیبینی و ئایا ئەگەر ریپۆرتیشی بێ دەتوانین ریپۆرت داوا بکەین چارەمیان پەرستاری خزمەتگوزاری پەرستاریش هەروەها هەیە لە لقێکە ئەو خزمەتگوزاری پەرستاری ئایا بۆ کاتێکی دیاریکراوە یان ئەوە تا بۆ چەند ڕۆژێکە چەند سەعاتێکە ئەو پەرستارە کە پێویستە با بڵێن لەگەڵ ئەو نەخۆشە بیتن ئەو خزمەتگوزاریەش هەیە
خزمەت گوزاری چارەسەری سروشتی چارەسەرکاری سروشتی هەیە دەچن بۆ لای نەخۆشەکە بە پێی ئەو پلانێک کە دانراوە و چارەسەری سروشتی بۆ دەکرێت واتە ئەو نەخۆشە دڵنیابیتن و ئارامبی کەوە لە پشتەوی خزمەت گوزاریەک و تیمێکی باوەڕ پێکراوی پزیشتی لە دوای هەیە و کە دایمە سەپۆرتی دەکات دایمە پاڵپشتێتی دایمە لە کۆنتاکتە لەگەلی تاکو ئەوەش هەتا بابلین ئەنجامی پشکنینەکان بە فایلێک دەمینێتەوە لە ناو ئەو ئەپلیکیشنی ئەو نەخۆشە ئەگەر بێت و بستە دەرەوە یان بستە هەرجێک یان لای هەر دکتۆرێکی تر ڕۆژێک لە ڕۆژان ئەو پشکنینانەی هەمووی مایتەوە ئەنجامەکانی مایتەوە سیکراوە دەتوانی نەخۆشەکە سوودی لێ وەرگری. بەڵێ بەڵام یەک خاڵ هەیە کە دەمەوێ بیڵێم ئەوەیە کە حاڵەتەکانی کتوپڕ حاڵەتەکانی کە تەواڕێە ئەوە ئێمە خۆمان زۆر ینی بابلین تدەخلی ناکەین ئەگەر زانیمان ئێمە سنتەری پەیوەندیمان هەیە وەکو فلتەرێکە ئەو سنتەری پەیوەندی کە پەیوەندی دەکەن کە داوای پزیش یان تیمی خزمەت گوزاری پزیشکی نێوماڵ دەکەن ئەمە دەبی تەکیدکەین ئایا ئەو حاڵەتە بابلین تاڕیە حالەتێکی ئیمەرجنسیە ئەگە حالەتەکە ئیمەرجنسی بینە خێر ئێمە ڕێنمایی دەکەین کە بگەیندرێتە ئەو نەخۆشە بگەیندرێتە نزیکترین بابلین ئیمەرجنسییان ئەو تا ئەو نەخۆشخانانەی کە لەگەڵ ئەو حاڵەتانە بابلین خزمەت گوزاریەکانیان زیاتر گونجاوە لە حالەتەکە گەزانیمان حالەتەکە ئیمەرجنسی نییە ئەو کاتی ئەمە دەتانین بە پێی ئەو نیشانانەی کە لۆمان باز دەکرێیان ئەوە تا نەخۆشەکە خۆی پەیوەندی دەکایان ئەوە تا نزیکە کەسێکی نزیکی خۆی پەیوەندی دەکا بە پێی ئەو بابلی نیشانانە ئەمە پسپۆرەکەی لۆ دیاری دەکەیت. زۆر باشە من وەکو دوا پرسیار ئەوش بۆ دڵنیابوون بۆ هاوڵاتیان هەرچەندە کاتمان نەماوە دەمەوێت بەس دڵنیاییەک وەکو پرسیارش نێوەکو ئەوەیە کە لە زمانی خودی خۆتەوە بینەر و بیسەر بیزانێت ئەم ئەپلیکیشنەکە چکە هەر جارە ئێماڵین بۆ نمونە لە شوێنە پارە ئەگۆڕنەوە بڕۆ شوێنێکەوە کە حکوومەت لە ڕێی یاساییەوە ڕێگەی پێدابێت بۆ گۆڕینەوەی پارەەوە ئەمێ بزانم تا چەندە ئێوە ڕێکاری یاسایەکانتان گرتوتە بەر تا چەندە حکوومەت یاریمی کوردستان ئاگادارە ئەگەر بە کورتی بۆی کە خەڵک بزانێت کە چ متمانەیەک ئێوە هەتانە بۆی کە پشتان زیاتر پێ بەستێت. بێگومان ئێمە دەتوانین بڵێن 100% هاوڵاتی متمانەی هەبی بۆ ئەپلیکیشنە لەبەرەوەی هەموو ڕێسا و یاسا و ڕێکارەکانی تایبەت بە یاسا و تەندروستی پەیڕەوکرایە و هەروەها ئەو کارمەندانەی کە کار دەکەن لە خزمەت گوزاریەکان پێشکەش دەکەن هەمویان هەڵگری بڕوانامن هەمویان ئەزمونیان هەیە هەمویان ڕێگایان پێدراوە لە سندیکاکانیان و هەروە ڕێگایان پێدراوە لە وەزارەتی تەندروستیوە هەمووش با بڵێن ئەزمونیان هەیە و ناویان هەیە ئەگەر دکتۆرەکان بی ئەگە کارمەندەکان بی کەواتە هیچ دڵە ڕاوچێ نەبیتن لە لای دەستەکان خۆش بێت. زۆر سپاس بۆ دکتۆر ئەوی بەحەمەد عارف پزیشکی پسپۆر لە نەخۆشیەکانی جومگە و ڕۆماتیزم. زۆر سپاس دەکەینم بەیانی لەگەڵمان بوون. زۆر سپاس. ئێساش پێکەوە بینەری ڕەوشی کەش و هەوای کوردستانی گەورابی.
هەرچەند تەوەری بەرنامەکەمان تەواو بوو بەڵام با ئەوە لە یاد نەکەینەوە بڵین بە دایکان و باوکان زۆر گرنگە دایکان و باوکان ئەم ئەپلیکیشنە لە مۆبایلەکانیان دابنێن بێگومان بەو دایک و باوکانی کە منداڵەکانیان هەندێک نەخۆشی تایبەتیان هەیە وەکو ئەو نەخۆشیەکانی غودە کە پێویستی بە زوو ئەوەیە لە کاتێکە پێویستیان بە چاودێری ئەبێت یان پێویستیان بە پشکنی تاقیگەی ئەبێت یان وانەی کە نەخۆشی ڕۆماتیزم یاخود ئەو منداڵانەی کە بە تایبەتی تووشی تەلاسیمیان ئەمانە بۆ منداڵەکان زۆر باشە لە کەشێکی گەرمانایان بیتە دەرەوە بۆی کە پشکنینیان بۆ بکەیت و جگەلەوە منداڵ دایمەن ترسی و دڵەڕاوکەی هەیە لە نۆرینگەی پزیشکی بەم شێوەیە پزیشکەکە دێتە ماڵەوە ئەو دڵەڕاوکەی لە منداڵەکەت کەمەکەیتەوە و ئەو هەوا گەرمە یاخود لەو سەرمایی کە لە زستانانە هەیە منداڵەکەت دەپارێزی جا باسی گەرما و سەرمام کرد با پێتان بڵێم کە بۆچی ئەوە جەختە خەمەوە سەر گەرما و سەرمایمە لە عێراقێک دەژین لە کوردستانێک دەژین کە پلەکانی گەرما ڕاستە لە کوردستان لەبارە لە وەرزەکانە بەڵام ئەم چەند ساڵە بەهۆی ئەم ساڵ بە تایبەتی بەهۆی وشکە ساڵی و گەرمایەکی زۆر دەبینین و کەمبارانێکی زۆر هەیە جا با بیبەستمەوە بەم بابەتە بۆتان کە سێ شاری عێراق لە لیستی 15 گەرمترین شارەکانی جیهانن کەڵم با منداڵەکانتان لە ماڵەوە بن و زیاتر نەچنە دەرەوە بۆم هۆکارانەیە کە جیهان بەڕوبەڕووی گەرمبوونەوەیکی زۆر ڕۆشتووە لە 24 کاتژمێری ڕابردوو کە دەستنیشان کراوە پێگەی بلاسێرڤلی ئەمریکی بڵاوی کردوتەوە 15 شار لەسەر ئاستی جیهان بەرزترین پلەی گەرمایان تۆمار کردووە کە ئەمە جێگای مەترسیە کە لە نێوانیاندا سێ شاری عێراق هەیە بە گوێرەی ئەو پێگەیە کە باسی کردووە شاری بەسڕە لە پلەی چوارەمی لیستەکەیە زۆر پلەیەکی نزیکە لە پلەکانی یەکەم و دووهەم بە تۆمارکردنی 49 پلە ئەم شارە بۆتە پلەی چوارەم یاخود لە ناو لیستەکە لە چوارەمدایە و هەروەها ڕۆژاوای نیسان شەشەمە بە تۆمارکردنی 48.6 پلە هەروەها ناسریە لە 12هەمینی لیستەکەیە بە 48.4 پلەی گەرمی تۆمار کراوە کەواتە شارەکانی عێراق بۆ شێوەیە گەرم بێت شەپۆلەکانی گەرما بۆ شێوە بێت تا دەتوانن خۆتان بپارێزن. دەچمە سەر بابەتێکی دیکە کە ئومێد بە کەسەکان دەبەخشێت و بۆی کە بەردەوام بن هەتاوەکو ئەو ساتەی کە هەناسە دێت و ئەڕوات بازرگانێکی باکووری کوردستان دوای نیشتە جێبوونی لە ئەستەمبوڵ و سەرمایەداربوونی ئەگەڕێتەوە پارێزگای ئەرزجانی باکووری کوردستان لە پارێزگا و گوندەکەی خۆی سەرمایەگوزاری ئەکات و ئومێد دەکات بەم کارەی ئاستی هاوردەکردنی گوێز بۆ ئاستێک کە کەمە دایبەزێنێت و گوێز و دارگوێزەکانی ببنە جێگرەوەی بەرهەمی گوێزی هاوردە بۆ باکووری کوردستان ئەمە لەلایەکەوە خاڵێکی گرنگی تریش لەم بابەتە ئەوەیە کە هەر کەسێک زۆر جار بینومانەکە لە شار و گوندەکەی خۆی بەجێ هێڵت بۆ کارێک بۆ سەرمایەداربوون یاخود بۆ دەوڵەمەندبوون بۆ دەستکەوتنی کارەچێتە شوێنتر ئیتر شار و وڵاتەکەی خۆی بیرەچێتەوە ببینن ئەم کەسە چۆن سەرمایەدار بۆ و گەڕاوەتەوە ناو گوندەکەی خۆی و بە چ پرۆژێکی گەورەش گەڕاوەتەوە لەم تەمەنەی کە هەیەی فەرموو بینەر بن. یاوز پێکەری 76 ساڵە لە سەرەتاکانی تەمەنی گەنجی گوندەکەی بەرەو ئەستەمبوڵ بەجێ دەهێڵێت و بۆ پەیداکردنی کار ڕوو لە شار دەکات. لە دوای چەندین ساڵ دەبێتە سەرمایەدارێکی گەورەی شاری ئەستەمبوڵ و بە سەرکەوتووی بە پرۆژەیەکی تایبەت بە دروستکردنی باخی گوێز دەگەڕێتەوە بۆ گوندەکەی لە پارێزگای ئەرزجانی باکووری کوردستان. سەرەتا لە ساڵی 1963 بەکاری ڕێکلام دەستم بەکارکردن کرد و بەردەوام بووم تا بوومە خاوەنکاری خۆم بەوەش نەوەستام و کارەکەم پەرە پێدا تاکو ئێستا کە توانیومە هەلی کار بۆ 900 کەس بڕەخسێنم و لەسەر پرۆژەکانم کار بکەم بەڵام هەمیشە ئەوەتە خواست بووم بە دەستێکی پڕەوە بگەڕێمەوە گوندەکەم و لێرە پرۆژەیەکی گەورە ئەنجام بدەم. خەونەکانی یاوز بوونە ڕاستی و ئێستا پێشبینی دەکرێت پرۆژەکەی نەک تەنیا سوود و قازانجی بۆ گوندەکەی و پارێزگای ئەرزجانی باکووری کوردستان هەبێت بەڵکو بۆ بەرهەمی ناوخۆی گوێز لە تورکیاش گرنگە
بەو پێی یاوز لەسەر زەویەک بەڕووبەری 1300 مەتر چوارگۆشە 28,000 نەمامی دارگوێزی چاندووە کە ئەمە یارمەتی دەری پڕکردنەوەی پێداویستەکانی ناوخۆی تورکایە بۆ گوێز. Ama bu 20 yaşlarına geldiği zaman ceviz... من دەمەوێت باخێکی نمونەیی گوێز بەرهەم بهێنم چونکە لە هەر 100 کیلۆ گوێز کە لە تورکیا هەیە 75 کیلۆگرەمی لە دەرەوە هاوردە دەکرێت. ئەمەش جێگای دڵخۆشی نییە. ئێمە زەوی باشمان لە گوندەکەمان هەیە و من دەمەوێت بەم جۆرە پرۆژانە هاوردەکردن کەم بکەینەوە و گوندەکەمم بۆ ئەم پرۆژەیە هەڵبژارد چونکە من یادگاریەکی زۆری منداڵیم لێرە هەیە و دەمەوێت باشترینەکان بخەمە خزمەتی گوندەکەم و بەم شێوەیە خۆشەویستی خۆم بۆ شار و گوندەکەم دەرببڕم. یاوز پێکەر ئێستا لە دوای تەمەنی خانەنشینبوونی خۆی بە سەرپەرشتیکردنی باخە گوێزەکەی لە گوندەکەی و پارێزگاکەی سەرقاڵ کردووە. ئەو پێی وایە تەمەن بۆ پێشکەوتن و کارکردن و سەرکەوتن پێوەەر نییە. مرۆڤ تا هەناسە دەدات دەبێت لە کار و چالاکی بەردەوام بێت. یەکێکی دیکە لە بورگەکانی ڕۆژباش ئەوەیە کە هەموو ڕۆژێ ئاگادارتانەکاتەوە لە بەهای دراوەبیانەکان نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کە بەم شێوەیە کە $100 بەرامبەر بە 148,100 دیناری عراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 173,250 دیناری عراقیە، 100 پاوند بەرامبەر بە 204,500 دیناری عراقیە، 100 لیرەی تورکی بەرامبەر بە 17,120 دیناری عراقیە و 100 تمەنی ئێرانیش بەرامبەر بە 5,925 دیناری عراقیە. جا با بزانی مستقاڵێک زێری عیار 24 بە چەندە کە بە 420,000 دیناری عراقیە و مسقالێکی زێری عیار 21 بە 370,000 دیناری عراقیە و مسقالێکی زێری عیار 18 بە 315,000 دیناری عراقی. ئەویش نرخی درا و هەروەها زێر. جا باسی بابەتێکەکەم کە ئێمەی کورد زۆر خۆمان حەزمان لە شتەنەتەوەیەکانی خۆمانە کاتێکە شتێکی نەریتی خۆمانمان هەیە ئێستاش هەوڵە دەین کە نەوەکانمان لە نەوە بۆ نەوە بگوازرێتەوە بە تایبەتی لە جلی کوردی. جا ئەوە هەر ئێمە نین ئەمە خواستی مرۆڤ وایە کە گرنگی بە نەریتەکانی خۆی ئەدات. لە وڵاتانی ئەوروپا خواستە سەر جلوبەرگی نەریت زیادی کردو کە هی نەریتی خۆیان بێت بە تایبەت درێسی ئاڵپاین یاخود درەندەڵ کە جۆرێکی جلی نەریتی نەمساویەکانە. لەم ساڵانەی دوایی هەوادارێکی نوێ لە نێو نەمساو و مۆدەبیانەکانیشدا پەیدا کردووە. ئێستا ئەم جۆرە جلوبەرگە وای لێ هاتووە کە درەندەڵ و جلوبەرگە مێژوەکانی دیکە ببن بە بەشێکی سەرەکی لە پیشەسازی جلوبەرگی نەمسا کە نزیکەی لە 170 ئەو جلوبەرگە هەناردە دەکرێت. لە نەمسا پێشەنگایەکی تایبەت هەیە کە ئەو جۆرە جلوبەرگانە نمایشەکات. پێشەنگاکە زیاتر لە 100یەکە کە لە شوێنی خۆی بەردەوامە و تا دێت خواست لەسەر جلەکان زیاتر دەبێت. بابزانین جلوبەرگی درەندەڵ و ئاڵپاین چۆنە؟ سەرنجتان بۆم راپۆرتە ڕاکێشم بابزانیم هیچ جلێک هەیە لە جلی کوردی ئێمە جوانتر بێت باوەڕ ناکەم. بابینەوی دەستبەرداری درێسی ئاڵپینی دێرندڵ نەبووە. جلوبەرگێکی سەردەمی باپیرانی لە پێشانگەکەدا نمایش کردووە. ئەنجەلیکا شاوەر لە دڵی نەمسای سەوزدا پێشانگایەکی کردوتەوە وەک باپیرەی پێشخۆی جۆرەکانی درێسی دێرندڵی دەفرۆشێت کە لە هەموو کیشوەرێک ناسراون. باپیرە گەورەم لە ساڵی 1895 هاتە ئێرە ئایچڵ و وەرکشۆپی بەردووری خۆی کردەوە لێرە لەم ماڵەدا کە ئێستا تێداین. لەو کاتەدا 12 بەرگدووری هەبوو کە دامەزرابوون و مەکینەی دوورمانمان هەبوو کەواتە دەتوانین بیبینی کە چەند بەدەستکاری بۆ کراوە ئەمانە ڕەنگی ئێمەن. جلوبەرگەکە جۆراوجۆرە و ناوی جیاوازی هەیە. نەریتی و مێژوەکەی بۆ سەدەیەک لەمەوبەر دەگەڕێتەوە. بەڵام ئەنجەلیکا دەڵێت کۆن نەبووە و بگرە جلکەکە نەریتی ئەو کاتەی لەگەڵ خۆی هێناوەتەوە. لەگەڵ پێشکەوتن و دیزاینکردنی مۆدێلە نوێکانی جلوبەرگ. بەڵام هەست دەکرێت خواز لەسەر جلوبەرگی نەریتی زیاد بووە. بۆیە لەم پێشەنگەیەدا گرنگی دراوە بە دیزاینکردنی زۆرترین جلوبەرگی نەریتی. نەمساویەکان درێسی دێرندڵ بە ناسنامەی خۆیان دەزانن. مێژوەکەشی بۆ کچێکی جوتیار دەگەڕێتەوە کە لە ناوچەکە یەکەم جار پۆشیوێتی لەو کاتەوە وەک ناسنامەیەکی لێ هاتووە.
هەستمان بەوە کردووە گەڕانەوە بۆ پۆشاکی نەریتی زیادی کردووە چونکە پەیوەندی بە دابوونەریتەوە هەیە پەیوەندی بە بەها جێگیرەکان هەیە هەڵبەز و دابەزی مۆدە کەمتر کاری تێکردووە و خوازیاری خۆی هەیە و جێگیرە نەمساویەکان درێسی درندڵ بە ناسنامەی خۆیان دەزانن مێژوەکەشی بۆ کچێکی جوتیار دەگەڕێتەوە هەموو نەتەوەکان جلوبەرگی تایبەت بە خۆیان هەیە کورجلی کوردی تایبەت بە خۆی هەیە بە چەندین جۆر و شێواز سکۆتلاند جۆرێک جلیان هەیە بە ناوی کلێتلەکە و جلی ژاپۆنیەکانیش کیمۆنۆیە نەمساویەکانیش دەستیان بە مۆدێل و جلوبەرگە نەریتیەکانیانەوە گرتووە بۆ یەکەم جاریش ساڵی 1920 فستیڤاڵی سالزبۆرگ یان داز وایب سێڕۆساڵ بۆ ساز کردووە کە ڕاوتەکە لەو ساوە تا ئێستاش بەردەوامە بەڵێ بێگومان زۆرن ئەو شتانەی کە ناسنامەیەک بۆ نەتەوەیەک دروستەکەن هەر لە جلوبەرگەوە هەر لە خواردنەوە هەر لە مێژوویەکەوە کە هەیەی یاخود ئەو ئاڵایی کەیەتی ئەمانە هەمووی بن بە ناسنامەی نەتەوەیەک گەلێک هەندێک جاریش جۆرە سەمایەک جۆرە میوزیکێک جۆرە گۆرانیەک ئەمانە دەبنە ئەتوانین بڵین دەبنە سمبولێک بۆ ناساندنی ئەو کەسانە و لێرە باس لە سەمایەک ئەەکەم کە دوای ئەوەی ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا لە بەریتانیا کەم کراونەتەوە سەما و چالاکیە هوەرەکانیش لە هۆڵ و شوێنە داخراوەکان دەست پێ دەکەنەوە کە ئارەزومەندان و قوتابیانی بواری سەباش بە تایبەت سەمای سالسا خۆشحاڵ دەکەن دیارە سەمایەکی تایبەت بە ئەو خەڵکەیە کە بۆ هەنگاو یاخود بەم هەنگاوە دەڵێن کارە هوەریەکان لە ناو خەڵک و بە ئامادەبوونی خەڵک بە چێشترە هەست بە گەورەی کارەکەی خوانەکەن بەشێک لە سەماکان پێویستیان بە بەریەکەوتنی تەواو هەیەواتە دوو کەپڵس بەیەکەوە سەماعەکەن یاکوت وەکو هەڵپەرکێ ئێمە بەڕیزەوە بەیەکەوە ئەوەستن کە نزیکن کەسەکان لە یەکەوە ئەمەش بۆیە وای کردبوو ئەم جۆرە سەمایە نەمێنێت چکە بەریەکەوتن هەبووە یەکێکیش لەو سەمانە سەمای سالسایە کە بەهۆی ئەوەی کە وتم تەواوی ئەو ڕێکارانە نەیهێشتووە کە ئەم سەمای ئەنجام بدرێت و تا ئێستا تەواو ئاسایی نەبوونەوەی ژیان ڕێگەی پێنەدرا ئێستا ڕێگەی پێدراوە بە پێکەوە بینەربی حکوومەتی بەریتانیا بڕیاریدا ڕێکارەکانی خۆپارێزی کەم بکرێنەوە و ژیان ئاسایی بکرێتەوە یەکێک لە بڕیارەکانکردنەوەی هۆڵەکانی شانە و سینەما و هونەری بوو ئێستا قوتابیانی بەشی شانە و سەما دەتوانن سالاچیەکان ئەنجام بدەن و تەواو بەریەک بکەون لەو چوارچێوەشدا قوتابیانی سەمای سالسا کارەکانیان دەست پێکردە و ڕاهێنانەکانیان وەک ڕۆژانی ئاسایی ئەنجام دەدەن زۆر دڵخۆشین کە دەتوانین ڕاهێنانەکانمان بۆ سەما بکەین لەمە دوا بەرکەوتنمان لەگەڵ خەڵک دەوێت کاتێک لەناو خەڵک بیت هەست بە گەورەی دەکەیت سالسا سەمایەکی کۆمەڵایەتیە و ناتوانێت بەبێ خەڵک ئەنجامی بدەیت سەما یەکێکە لەو چالاکیانەی پێویستی بە تێکەڵبوونی تەواو لە نێوان ئارەزومەندان و تا ڕادەیەک ئامادەبووان هەیە بۆیە حکوومەتی بەریتانیان دەستپێکردنەوەی ئەو چالاکیەی لە ناو خەڵک و لە هۆڵەکان تەواو دواخست بەڵام لەگەڵ دەرکردنی بڕیارەکە هۆڵەکانی سەما پڕ بوون لە ئارەزومەندان و قوتابیانی ئەو بوارە دەستیان با کار و چالاکیەکان کردەوە زۆر خۆشە ئەوە یەکەم وانەی منە لەگەڵ هاوبەشێکدا ئەنجامی دەدەم ئێستا دەتوانم دەست لە بەرامبەرەکەم بدەم و سەما بکەم زۆر خۆشە بەڕاستی چێژ وەرەگرم چەند سەمایەکەن پێویستی بە دەستلێتان لە هاوبەشەکەت یان بەرامبەرەکەت نییە وەکی پۆپ و هاودەم و بالێ بەڵام لە سەمای سالسا و تانگۆ دەبێت بەریەکەوتن و دەستلێدان لە کەسی بەرامبەر و هاوبەشەکەت هەبێت بۆیە تاتەوە ئاسایی بوونەوەی ژیان بڕیاری دەستپێکردنەوەی ئەو چالاکیە دواخرا قوتابیان و مامۆستایانی ئەو بوارەش کارەکانیان بە هێواشی دەست پێکردێتەوە و هێشتاش ترسیان لە تێکەڵبوون و بەریەکەوتنی تەواو هەیە لەو بابەتە باسی ئاسایی بوونەوەی ژیانمان کرد کە وردە وردە بەرەو ئاسایی بوونەوە تو دەبینینەوە جۆرە سەمانە ئاکرێت هەندێک شت هەیە هەرچەندە ڕێگە پێدراو بێت بەڵام لە کاتی خۆیدا زۆر ئەستەما و ڕەنگە ئەو ئازادی کە سەرەتا هەت بۆ لێت وەربگیرێتەوە ئەویش بەهۆی هەڵەیەکەوە کە کردوتە بۆ نمونە ئێستا باسی سوی دەکەم کە ئەوانەی لە سوی دەژین ئەڵێن بەڕاستی وایە کە وەرگرتنی مۆڵەتی شۆفێری لە سوید یەکێکە لەو کارە سەختانە هەر چندێکیش تۆ کارت تێدا کردوێ بەڵام لە بچووترین هەڵە ئێستا بۆتان باسەکەم کە چی هەموو شتەکان ئەگەڕێتەوە سەر سفر تێچوونێکی زۆری ئەوێت ئەمە یەکەم شت کاتێکیش بەدەستی دێت
بۆ هاوڵاتی ینی بەدەستی دەهێنێت بە شێوەیەکی یاسایی و بە پێی ڕێنمایەکان مامەڵە دەکەن لەبەرەوەی بەردەوام سزای پارەی بەدواوەیە و هەندێک جاریش لادان لە ڕێنمایەکان دەبێتە هۆکاری لەسەندنەوەی مۆڵەتی شۆفێریەکەوە دووبارە دەبێ مامەڵەی وەرگرتنی شۆفێری بکاتەوە لە سفرەوە وەک وتم دەست پێ بکات جگە لە وەرگرتنی چەندین خولی پەروەردا بۆ دووبارە نەکردنەوەی ئەو هەڵانەی کە پێشتر کردوێتی بۆیە هەندێک شتێ هیچ پەیوەندی بەوە نیە ئەگەر ئاسایی ببێتەوە دۆخی ژیان باش بێت خراپ بێت ئەکەوێتە سەرەوەی کە تاتۆ چەندێک هەڵەت کرد بێت دابینەربی ئەمە یەکێک لە شەقامەکانی ستۆکۆڵمی پایتەختی سویدە لەگەڵ ئەوەی لێرەدا تەنها چابلۆکانی لێخوڕین وەک ڕێنمایی بۆ شۆفێران دەبینرێن بەڵام یاساکان لە ڕێی پۆلیسی نهێنی سەر شەقامەکان و کامێرایی چاوەدێریەوە بەڕێوە دەچن. شۆفێر لە کاتی لێخوڕین پێویستە گوێڕایەڵی یاساکان ببێت ئەگەر نەیەوێت مۆڵەتی شۆفێریەکەی لەدەست بدات. بێگومان ئەگەر بە خێرایی لێخوڕیت مۆڵەتی شۆفێرەکەت دەکەوێتە مەترسیەوە ئەگەر زیاتر لە 30 لێ بخوڕی و ڕێگاکە خێرایی 30 بێت دەبێت سزا بدێت. دیارە ئەمەش دەگەڕێتەوە سەر ئەوەی کە پێشتر چەند هەڵەت کردووە. ئەگەر خێرایی ڕێگاکە چل بێت و تۆ 71 بەهاژویت بێگومان مۆڵەتی شۆفێریت لێ وەردەگیرێتەوە و سزاش دەدریت. ئەگەر 2 ساڵ بەسەر مۆڵەتی شۆفێری تێنەپەڕێت و خێرایەکەت زۆر بێت بێگومان مۆڵەتەکەت لێ وەردەگرنەوە دەبێت دوای 2 ساڵ دووبارە سەر لە نوێ دەست بە وەرگرتنەوەی بکەیتەوە. ئەمساڵ بەهۆی خێرایی لێخوڕینەوە 22,476 کەس مۆڵەتی شۆفێریان لەلایەن بەڕێوەبەرایەتی گواستنەوەی سویدەوە لێ سەندراوەتەوە جگەلەوەش بە پارە بە ئەندازەی هەڵەکەیان سزادراون کە ئەمەش لە چاو ساڵی پاردا بە ڕێژەی 10,7 زیاترە. مامۆستایانی نووسینگەکانی وەرگرتنی مۆڵەتی شۆفێری ئاماژە بەوە دەکەن کە زۆرترین ئەو کەسانەی مۆڵەتیان لێوەرگیراوەتەوە ئەو کەسانن کە لە تەمەنی گەنجیدان بۆیە دەبێت یاساکان تونتر بکرێن. لەگەڵ ئەوەی کە سوید بۆ وەرگرتنی مۆڵەتی شۆفێتی ڕێنمایی زۆری هەیە بەڕاستی وەرگرتن و دەرچوون لەو هەموو تاقیکردنەوە کارێکی ئاسان نییە. سویتی یاساکانی لێخوڕینی ئۆتۆمبیلی تونترە لە وڵاتانی دیکەی ئەوروپا بەڵام بەو شێوەیەش زۆر لەو لاوانەیە کە لە نێوان تەمەنی 18 ساڵی بۆ سەرەوەن زیاتر تووشی ڕووداوی نەخوازراو دەبن و خێرا لێ دەخوڕن. بەپێی داتاکان لە سوید لە سەرەتای ئەم ساڵەوە 74 کەس بەهۆی پێکدادانی ئۆتۆمبیلەوە گیانیان لەدەستاوە کە ئەمە بە بەراورد لەگەڵ ساڵی پار کە 226 کەس گیانیان لەدەستاوە کەمی کردووە. ئامانجی بەڕێوەبەرایەتی گواستنەوەی سوید ئەوەیە کە ڕێژەی مردن بگەێنێتە 0 بۆ ئەو مەبەستەش تا دێت یاسا و ڕێنماییەکان تونتر دەبن. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. ئێستا کاتی ژەمینانی بەیانیە بە کۆتایی هاتنی پرۆگرامەکەمان بابەتێکتان لە کۆتاییە پێڵم کە بۆ ئێستا باشە گوێگرم بن ئێستا جێبەجێ بکەن. لە ڕوانگەی پسپۆڕان ژەمی بەیانیان یەکێکە لە گرنگترین ژەمەکان ئەوە دڵنیایی گرنگی چەند خواردنێکیش بۆ ژەمی بەیانیان دەستنیشان کراون کە پێویستە لەسەر خوانی بەیانیان هەبێت. بابزانی نەوانە چین. هێلکە پێویستە هێلکە بە شێوەیەکی ڕۆژانە لە ژەمی بەیانیاندا بخورێت چونکە لە 160 پێویستی کالیسیۆم بۆ جەستە دابینەکات. ماست دووهەم پێکاتەیە لە خوانی بەیانیان کە دەوڵەمەندە بە پرۆتین و وزەی پێویست بە مرۆڤیش دەدات و یەکێکی دیکە لەوانە مۆز بەهۆی بوونی کاربۆهیدرات دە پێکاتەی مۆز و هەروەها کە تێدایەتی وزەیەکی باش بە مرۆڤ بەخشێت و پسپۆڕان بە گرنگی دەزانن لە ژەمی بەیانیان هەبێت. پڕتەقاڵ توانای بەرگری لەش دژی چەند نەخۆشیەک بەهێز دەکات و یارمەتی دەردەبێت بۆ توانەوەی چەوری و هەڕاوەی بادەم لەگەڵ هێلکە و شیر سەرچاوەیەکی سەرەکی پرۆتینە و یەکێکە لە سەرچاوەکانی توانەوەی چەوری لە جەستە. هەروەها توێژەران و پسپۆڕانی خۆراک چەند خۆراک و خواردنەوەیکی دیکەیان بۆ ژەمی بەیانیان دەستنیشان کردووە کە پێویستە گرنگیان پێ بدرێت و ئێمەستا لێرە باسییانەکەی لەوانش کە چین. چەند خواردنێکی خواردن و خواردنەوەیەکن کە لەمانە پێکاتم شاتو، شووتی، کاڵک، قاوە، چای. شاتو و شووتوی کاڵک ئەم سێدانەی ئێستا بەردەستن چونکە لە وەرزی هاوینداین و قاوە و چاش هەمیشە لەسەر خوانی بەیانیان و کاتەکانی دیکەشمانە هەیە.
پێکاتەی پێویست لە ناویاندا هەیە ئەمانی کە باسم کرد و بۆ جەستە زۆر سوود بەخشن. ئێستا من باسی ئەم بابەتانم کە کرد بێگومان خۆشم برسیم بوو ستافیش کە لە پشتی کامێراوان برسیان بووە هاوکارانم لە کۆنتترۆڵەوە ئێمە چین ژەمێکی نانی بەیانیان ئەخۆین و ڕۆژەکەمان دەست پێکەین بە کار و چالاکی بۆی کە بابەت بۆ ئێوە ئامادە بکەین بۆ بەرنمەکانی کە هیوادارم کە پرۆگرامی ڕۆتان بەدڵ بوو بێت تا بەیەگەیشتنەوەکی تر شاد و تەندروست بن و ماڵەوە.